دەچینە گەرمیان شاخەوان محەممەد پامنێری کوردستانی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ زانیاریمان پێدا سەبارەت بە و 450 ملیار دیناری کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ ڕێگەوبانەکانی گەرمیان تەرخان کراوە. شاخەوان سڵاو لێ بنیەوە ڕۆباش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە بە چی پێەکەنی شاخەوان هەر دڵخۆش بێمە هەمیشە پێکەنینی تۆ ببینین. هێوی سڵاو لێ وڵا بڕیارەکە بڕارێکی گەورەیە یانی هەر بۆ کە ینی ئینسان دڵی خۆشەبێکەوەی کە بڕیارێکی گەورە بۆ سپاس دەکەم بۆ ئەوەی کە بڕیارێکی گەورە بۆ پرۆژەی گەورە دەرچۆ لە گەرمیان ئەلبەتە هێوی ئەو بڕەپارەی کە ڕۆژی 25 مانگ کە دوێنێکات تقریبان کە بڕیار دەرچووە کە زۆرێک لەو پرۆژانەی کە لە بواری ڕێگاوبانن لە گەرمیان ینی هەم نۆژەن بکرێتەوە هەم دروست بکرێواتە ئەم بڕیارە بە کۆی گشتی جگە لەوەی ڕێگای کەلار بۆ سلێمانی بە تەواوی ینی ئەو گرفتە چارەسەرە بێ چکەیسە قۆناغی یەکەمی ئەو پرۆژە تەواو بۆ خۆناغی دووەمی لە دەربەندی خان بۆ ناحەی زەڕایەنە بەڵام جگە لەمە هێوی ئەم بڕیارێکە ئەو بڕەپارێت تەرخان کراوە بڕەبوجەیەکی تریش هەیە کە نزیکە بێتەوە لە 600 ملیار دینار کە ڕێگای زۆرێک لە گوندەکانی گەرمیانیش کە لە ڕابردوودا ینی بە بەردەوامی دانیشتوانەکەی داوای چارەسەریان کردووە و ئەو بڕیارە دەگرێتەوە ئەم نێوڕۆی لەگەڵ بەڕێز عەدنان خەلیل بەڕێوەبەر ڕێگاوبانی گەرمیان زیاتر ناوەڕۆکی ئەم بڕیارانە باسەکەین کاک عەدنان سڵاو لێ بێت دەمێک یەکیشمان نەبینیوە سپاس دەکەم ینی هەم بە بڕیاری خۆش و بە قسەی خۆش دەمانەوێت ئەنی تیش بخەینە سەر ناوەڕۆکی ئەو بڕیارەی کە حکوومەت داوێتی و بەتایبەتی بە ڕێژێگری سەرۆکی حکوومەت بۆ نۆژەنکردنەوە یاخود تازەکردنەوە و دروستکردنی ڕێگەی نوێ لە گەرمیان ئەگەر ناوەڕۆکی ئەم بڕیارەمان زیاتر بۆ ڕوونکەیت. سواز بۆ بەڕێستان هەر خۆشمژدە بێ سواز بۆ خوا کە تەندروستی شتیش باشە. دیارە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا دوای سەردانەکەی جەنابی کاقوبات بۆ پرۆژەی کەلار سلێمانی لۆتی 4 و 5 لە 15/12/2024 کە بینیە لە ماوەی 8 مانگە کە پێشووتر 8 مانگی پێشووتر هاتو بۆ سەردانی پرۆژەکەی کرد کە بینیە پرۆژەکە بەو شێوە بەو ڕێژە باشە چوەتە بواری جێبەجێکردنەوە جەنابیشیان لە ڕاگەیاندنەکان و لەسەر پرۆژەکە مژدەی ئەوەیدا کەوتی هەموو هەوڵ و هاوکاریەکەکەم بۆی ڕێگای مەرگ ببێ بە ڕێگای ژیان و سپاس بەخوای ئێستا ڕێگای ژیانەوە 99.99 لە سەتی تەواو بووە شتێکی ئەوتۆی نەماوە هەر لەو کاتە بڕیاری ئەوەیدا کە ئەوتی تەواوکردنی ئەم ڕێگایە هیچ ئەوە نابەخشێ ئەگەر بێت و لە دەربەنی خانیشەوە بۆ وارماوە یاخود بۆ زەڕایەن و چنارە ئەوەیشە دووساید نەکرێت بۆیە هەر لەوێ لەناو ئۆتۆمبیلەکە کە خۆی لێ دەخوڕی بڕیاری ئەوەیدا کە ئەو بەشێشە بە شێوەی گۆڕانکاری بخرێتە سەر ئەم پرۆژە و هەر بە هەمان شێوە لەلایەن کۆمپانیای بێشکانەوە لەبەرەوەی پێشووتر ئیشەکانی بە و لەو قۆناغە بەو شێوە باشەکردوە لەلایەن ئەوانەوە جێبەجێ بکرێ و لەگەڵ ئەوەشە جگە لەوەشە خەڵکی گەرمیانی و دەڤەری گەرمیان ئەو چەند جارێک کە جەنابیان سەردانی گەرمیانی کردبوو کۆمەڵە داواکاری تری پێشکەش کردبوو بڕیاری داوت ئەوانەشە بە شێوەی گۆڕانکاری بخرێتە سەر ئەم پرۆژە کە بودجەکەی ئەو کاتە 137 ملیار بوو و ئێستاکە بەپێ ئەو نووسراوی کە جەنابەت ئاماژەت پێدا 454 ملیاری تری بۆ تەرخان کراوە بۆتە 591 ملیار ئەمەشە خۆی ئەبینێتەوە لە دووسایدکردنی کەلار بۆ چنارە لای وارماوە ئەو بەشە دوای تونێلی دەربەنی خان و دروستکردنی نزیکەی 6 پرد لە هەموو گەرمیانەکە لە دەربەنی خان و دەست پێەکە لەسەر ڕووباری سیروان سێ پردە لە سەرقەڵا و سەر ئاوەسپی و بە هەمان شێوە گوندەکان نامە بۆی درێژ نەبێتەوە ئاماژە بە هەمووی بدەم کە هەموویەکاتە 27 پرۆژە لە تەنانەت تاوەکو و نزیکی دووسیش ناحێ زنانش پرۆژەی تایە و هەموو ئەو پرۆژانە پرۆژەی استراتیژین گرنگن بۆ ئاوەدانکردنەوەی گەرمیان بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیش ینی دەستپێکەکەی زۆر مهمترە بێ و دڵخۆشەکە زیاترە بێ ئەم پرۆژانە کەی ینی وردە وردە ئێمە ئەچین خۆ 27 پرۆژە زۆر زۆرە ینی بە یەک جار جێبەجێ ناکرێت ئێمە کەی ئەچینە قۆناغی یەکەمی ئەم کارانەی کە بڕیاری لەسەر وەڵا سواز بۆ خۆیمە پێش ئەم ڕیارێش هەر لە هەنێکی جێبەجێ لە وەکو ئاماژەم پێدا کە جەنا کاقوبات کە 15/12/2024 کە هاتە سەر پرۆژەکە هەر ئەو ڕۆژە بڕیاری ئەوەیدا کە ئێمە لەو دیوە ئیشکەین یعنی ئێمە پێش هاتنەوەی نووسراوەکەیش بەڕسمی و بە هەمان شێوەش لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە لەلایەن خودی وەزیریشەوە کاکدانا کە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ جەنابی کاقوبادا کردو بە نووسراوی فەرمی پێمانی
وتە ئیش بکەن چکە ئێمە پێش هاتنەوەی ڕەزامەندیەکەش ئیشوکارمان کردەوە شەپۆلەکە ئیشەکە بەڵێ پشبەخوا و لە ئێستێشا بەتەماین ئەوەکانی تر لە هەمووی دەست بەکار ببین و پلانمان لەگەڵ بەڵێندەرە داناوە بۆی بە زووترین کات زۆرترین ڕێژەی ئەنجامدرا و لە پرۆژەکان ئەنجامدا عدنان بە کورتی پێم بڵێ بڕیارە وابزانم لە ناو بڕیارەکە شایە پردێک لە کەلار بۆ ئەو دیوی ڕووباری سیروان دروست بکرێت ئەم پرۆژە لە چوارچێوەی ئەو بڕیارەیە یاخود جیاوازترە ئێمە ئەوەی کە پەیوەست بێ بە بڕیارەکەەوە کە پەیوەست بێ بە ئێمەوە سێ پرد لەسەر ڕووباری سیروان دروستەکەین لە ناحەی مەیدان لە قەرەچەم لە تازەدیە ئەوەی کە بەڕێزت ئاماژەی پێدەی ئەوەیان لە زیاتر پەیوەستە بە شارەوانی و بەرهێنانی گەرمیانەوە وردەکاری زۆری نازانم ئینشاءڵڵا ئەوش لە پێش پرۆژەکانی ئێمە تەواو بێ و ئەیخەنە خزمەتی هاوڵاتیانەوە کویشەکانی تریان بۆ بەڕێز عەدنان خەلیل بەڕێوەری ڕێگاوبانی گەرمیان کە ناوەڕۆکی ئەو بڕیارەی کە دوێنێ دەرچووە وەخستێ ڕووە وەک عەدنان خەلیلی ئاماژەی پێکرد کە ئەم پرۆژانە ئێستا بەشێکی لە قۆناغی جێبەجێکردات بە تایبەتی هێڤی ڕێگای دەربەندی خان بۆ وارماوە کە لە چوارچەوەی ئەم بڕیارەدا و خۆشبەختانە ئێستا کۆمپانیا چەند مانگێکە ئیشدە و پرۆژەکە و جگەلەوە ڕێگای گوندەکان خۆتزانی گەرمیان زۆرترین گوند تێدایەوە زۆرێک لەم گوندانە لە ڕابردوودا بەرشاڵاوی ئەنفال کەوتون بەر ماڵوێرانی کەوتن و ڕێگاوبانەکانن تا ئەندازێک زۆر خراپبووە پێش دەستپێکی ڕاستەخۆکە ژمارەیەکیان لێرە بوون و زۆر دڵخۆش بوون بە بڕیارەکە بۆی کە زۆرێک لە گوندەکانی گەرمیان لەم بڕیارە سوودمەندەبن. شاخەوان ئێمە هەمیشە تۆ بەدڵی خۆش و تەندروستی باش و بە هەواڵی باشەوە بینین. شاخەوان محەممەد پامێری ئێمە لە گەرمیان کێک لە پامێرە زۆر باش و ورد و کارامەکانی ئێمە سپاس.